بريا دركاني ومباخاك يا خيا خمد دار مسريا باك جژن لە مولایەک پیرۆز بێتی وادارم جژنێکی پڕ خۆشی و خێر و بەرەکەت بێ بۆ مولایەک نوێژ و ڕۆژ و تاعات و عیبادەتی هەم مولایەک قبوڵ بێت و هەر لە جەژنا بن ئینشاءڵڵا. جژنەی خۆشتان پیرۆزبی جژنەی هەموو گەلی کورد پیرۆزبی جژنەی هەموو مسلمانان و بە تایبەتی شاری هەولێر و داوام لەو کەسانەیە کە ئەوانەی کە بینیانە لەگە یەکتری ئافدڵیان لە یەکتری هێشایە بستنەوەکی نیە گەردەنی خۆیان بە یەکتری ئازا بکەن چکە لەوانەیە ئەوە دوا جەژندی نەکەنە جەژنەشی دیکە دووبارە دەستخۆشتان لێ دەکەم و جژنی هەموو لایەک پیرۆزبی بە تایبەتی مسلمانەکان. لەر سوپاس. ئەو بێدینە ئەڵبەتێ ماو نەمەپێناوکە ئابینەیان وارەکە عاونت بەدەرەزیانە ئابینەیان وارەکە عاونت بەدەرەزیانە. بمناسبة انتهاء شهر رمضان وبدء موسم العيد ونتمنى أن تستمر الأفراح والمناسبات في كل مكان بدون تعصب بدون أي خلافات، وإذا توجد خلافات أن تحل الخلافات بين الناس جميعا ويعيشون بأمن وسلام. جژنە پیرۆزە لە خانەوادە و تەواوی مسلمانان جیان دەکەم. سلام علیکم جژنەکان پیرۆزبی بۆ هەموو خەڵکی کوردەکان. جژنم گۆشت پیرۆزبی. گەدەن ئازایی لە هەموو کەس دەکەم ئەوانەی کە دڵیان بە کەلیمەتش لە من هێشایە و یان دڵم هێشاندن و گەدەن ئازایش لە هەمیان. بمناسبة عيد الفطر مبارك، رمضان كريم علينا وعليكم وعلى جميع العراقيين، والثانية خاصة جميع العراقيين بهذا المناسبة. جژن لە هەموو لایەک پیرۆز دەکەم و گردنی هەموو لایەک ئازاکەم. ئینشاڵڵا ئەم ڕەمەزانە نوێژ و ڕۆژی هەموو لایەک قبوڵ بێت و گردنی هەموو لایەک ئازا بێت. جژنی ئێوەش پیرۆز، جژنە پیرۆز لە خانەوادەکەمەکەم لە گشت هەرێمی کوردستان.